پیس بکە پێویستە سزا بدرێ پێویستە قەرەبووی ئەو کەسانەش بکاتەوە کە زیانیان پێگەشتووە دنیا تەرکیزە سەرەوەکە کە چۆن بتوانێت هونەر و ئەدەب بکاتە خزمەتی فێربوونی زانستەکانی دیکەش کە بەداخەوە لای ئێمە ئەوە دەست ئەبێت ئەوەی کە گرنگە لە ڕێگەی ئەم کتێبەوە کە ئێمە کارمان لەسەر کرد گەیاندینی بۆ بڕوایی کە بواری پەروەرد کۆمیسیۆنی ژینگەی کە نێتەوە هەمیش کاک سەروەر و دەستگاگە بە مەسەلەی ژینگە بەگرنگ دەزانم ئەو بەڕێزانە کە ئەو کتێبەی کە ئێمە لەبەردەستمانایە باسی دەکات باسی ئەوە دەکات کە ئەوان چۆن توانیوانە سەرکەوتوو بن لەوەی کە تاکێکی وشیار بەرامبەر بە ژینگەکەی پێ بگەێن کاتێک گەشتەکەی بۆ وڵاتان بەڕاستی هەست بەواکەی کە ئێمە جیاوازێکی زۆر هەیە لە نێوانمانە بە تایبەتی لە بواری ژینگە و پەروەردەی ژینگەییە سامانەکان تەبعەن بازرگان بوون هەموو سەرۆت و سامانەکان فرۆشت لە پێناوی ئەوەی کە قوتابخانەی سەوز دابمەزرێنن ئێستا قوتابخانەی سەوز بزوتنەوەیەکی گەورەیە لەسەر ژینگە دیاردەیەکی نوێ نییە بەڵام ئەوەی کە جیاوازی گەورە دروستەکە ئەوەیە کە پێش ئەتوانم بڵێم لە پێش هەشتاکانیشەوە لە پێش هەفتاکانەوە ئەکرا بڵین سووری سروشت خۆی چارەسەری ئەو کێشانە بکە بەڵام بەڕاستی ئێستا گەشتۆتە ئاستێک کە یەکجار مەترسیدارە ژینگە پێگەیەکی کەمتریە بوو لە کوردستانە دەستخۆشی لێکم بۆ ئەم کتێبە گرنگە کە کتێبخانەی کوردی توانم بڵێم کتێبخانەیەکی هەژارە لە ڕووی بابەتی پەروەردەی ژینگەییەوە و ناونیشانی کتێبەکە بۆ خۆی ناونیشانێکی زۆر دڵخۆشکەرە چاندنی هۆشیاری بەرەو پرۆژەی کردداری واتە بابەتەکە تەنها لە تیۆریە ناهێڵینەوە ئێمە ئیکەینە بابەتێکی کردداری مرۆڤ دەستێکی باڵای هەیە لە ناهاوسەنگکردنی ژینگەیە ئێمە ئەوەی کە بمانەوێ ئەم هاوسەنگیە ڕابگرینیان بهێنینەوە ئەمەوێ بچمە سەر پێناسەی پەروەردەی ژینگەیی چۆن بتوانین ئەم هاوسەنگێ بێنینەوە لە پێناسەکەی یونسکۆ کە ئەڵێ پەروەردەی ژینگەیی کردداری هۆشیارکردنەوەی دانیشتوانی جیهانە دەربارەی ژینگە و بەهێزکردن و پرچەکردنی تاک و کۆمەڵ و کۆمەڵگەیە بەناساندنی ژینگە و کێشەکانی ژینگە و چارەسەرەکانی ژینگە بەڕێزان ئێستا هەموو ئەزانین کە ژینگە با بڵێن ناهاوسەنگ بووە ڕاو بۆ چوونی کۆمەڵێک کەسانی پسپۆرت توێژەر پەروەردەکاران لەم کتێبەیە کە گرنگیان پێداوە باسییان کردووە باس لەوەکەن هەمویان لەسەر ئەوە کۆکن کە ئێمە لە ئێستاە هیچمان بەدەستەوە نییە ئەوەی کە پەروەردەی ژینگەیی لە ڕێی مناڵەکانمانەوە بتوانین ئەم هاوسەنگێ بۆ زەوی و بۆ سروش بگێڕینەوە دەست ئەبێت ئەوەی کە گرنگە لە ڕێگەی ئەم کتێبەوە کە ئێمە کارمان لەسەر کرد گەیاندینی بۆ بڕوایی کە بواری پەروەردە و ژینگە بوارێکی تەواو فەرامۆشکراوە لە هەرێمی کوردستانە یعنی ئێمە بەشمان هەیە لە ناو زانکۆکانە بە ناوی بەشی پەروەردە بەشمان هەیە ناوی بەشی زانستی ژینگەیە مەسەرەن لە زانکۆی سەلاحەدین هەمانە لە کۆلێژی سامانە سروشتیەکانی شارباژێر هەمانە کە سەر بە زانکۆی سلێمانی لە سێ بەش پێگێت بەڵام بەشێکی تایبەتمان نییە بە ناوی بەشی پەروەردەی ژینگەی هەتا دەرچووی ئەم بەشەشمان نییە مەسەرەن ئێستێمە کار لەسەرەوەکەینەوە ماوەی چەندین ساڵە لەگەڵ زۆرێک لەو پسپۆڕە ژینگانی کە لە کوردستانە هەن مەسەرەن کەسی وەکو جنابی وەکو دکتۆر ساڵح نەجیب خۆشی لێرە حضوری هەیە کە لەسەر بە پرۆگرامکردنی ژینگەکەین بۆ ناوەندەکانی خوێندن کە توانم بڵێم ئەمە یەکەم جارە ئێمە سەن باسی بکەین کە ئەوی ڕێکخراوی هاوبەشمانی و پرۆژەیەکی زۆر درێژخایەنە کە لە چەند ساڵی داهاتوە ئیشەڵا بەرهەمەکەی ئەبینەوە بەڵام ئەگەر گریمان ئەو ژینگەیە بکرێ بە پرۆگرام ئاکیەکە ئەوانانە پێشکەشەکە ئێمە دەرچوویەکی ئەو بەشەمان نییە بۆی ئەمەش پێویستێتێکە بۆ خوێندنی باڵا کە بەشێکی تایبەتمان هەبێ بە ناوی بەشی پەروەردەی ژینگەیەوە خەڵکانی ئەکادیمی نییە بەڵکوم بۆ ناو خێزانەکانیشە بۆ ناو میدیایە بۆ ناو قوتابخانەکانە بۆیە لەیرەنا بەچاوی هەموو ئەم لایەنانە کراوەتەوە